بۆچی هاوڵاتیانی کەرکووک گلەی ئەوەکەن کە ڕەوشی کارەبا خراپە بەگشتی؟ وڵاتی حەقێتی ئەو کارەبە بسوار کاتژمێرێ ئەوەش احتیمال لە جارێن نەبێ بە ئومێدی ئەوەی لە ساڵانی داهاتوو ئەوە با بڵێن بەدید بێنین. ئێستا لەم کاتەیە ئەتوانم لێم 12 بۆ 12.5 کاتژمێر ئێمە کارەبا دێنە هاوڵاتیان جاری وە لەم دوسێ ڕۆژە ئەنێکش دابەزی بۆ 11.5 ئەو ڕێژەی کە بۆمان دابین کراوە کەمێکەمەوە بووە بە هۆی هەنێک کێشەی هوەری کە تەولید هەنە دابەزیوە بە شێوەیەکی گشتی ئەگەر لە با بڵێن بڕابێیان خۆی کەمەوە بوێ لەبەر چاکردنەوەی یەکەکان بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەمە جاران نزیکەی 1050 مێگاوات وەرەگرێ ساگەنە دوێنێ بۆ نمونە معدلی حملی کەربوو 806 کیلۆوات بووە مێگاوات بووە ئەوە وا ئەکاتۆ ئێستا 11.5 بۆ 12.5 کاتژمێر کارەبا بدێتە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی کارەبا لە تۆڕی گشتی کارەبای عێراقەوە وەرەگرین تۆڕی نیشتیمانی گشتی کارەبای عێراق ئەلەوانەوە کارەبا وەرەگرین ئەوش تەبعاً کارەبای ئەو تۆڕە لەکوێوە دێ لە یەکە بەرەمێنەرەکانی کارەبا لە ناو عێراق لە ئەوە بەرهێنەر لە هەرێم کارەبا ئەکڕین لە وڵاتانی کە با بڵێن وەکو تورکیا و هەنێکە ئێران کارەبا ئەکڕین ئیتر بە شێوەیەکی گشتی تۆ ئەتوانی تەولیدی عێراق بەرەمێنانی عێراق لە کاتێکا چێنێکەوە ئێستا نزیکەی 23,000 مێگاواتە ئەم ساڵ شتێکی زۆر جوانمان پێشکەش کرد بە هاوڵاتیان و شتی زۆر جوانمان بۆ تۆڕی گشتی کارەبای کەرکووک کرد پرۆژەکانی بەڕێوەبەرایەتەکەمان ئەم ساڵ زۆر بوون من بە ئومێدم ئەوەی کەوە لە ساڵی داهاتوش بە هەمان ڕوحیەت و بە باشتریش زۆر بتوانین ئەم شتانە پێشکەشکەین بۆ ئەوەی بگەین ئەو ئاستێکەوە خۆمان ئەمانەوەکە باشترین خزمەت گوزاری لەلایەن کارەبا پێشکەش بە وڵاتیان هەوڵەکان بەردەوامن چی کاتێکوان نەزانێت خەڵکە کارەبا زیادکەیان کەم کە بەڕێوەبەرای دابشتنی کارەبای کەرکووک پشتگوێی وەزعەکەی کردو نەخێر لەگەڵ جەنای پارێزگای خۆی بە بەردەوامی لەسەر خەتین لەگەڵ لایەنە پەیوەندیارەکان لە بەغا بۆ ئەوەی کەوە باشترین بەش بۆ کەرکووک دابینکەیت قسەی کۆتایی ڤار دەیکات.